ئیماندار بی یا کافر بی خی پەروەردگار ماڵی دنیات دەداتێ. بۆیە وا مەزانە کە پەروەردگار ماڵی پێبەخشی دنیای پێبەخشی خۆشی دەبی ڕێزت دەگرێ قەدرت هەیە لای نا چۆن ماڵی داوەتە تۆ ماڵی داوەتە کافرێکیش کە جنێو بەخوا دەڵێت ولكن لا يعطي الإيمان إلا من يحب. پەروەردگار ئیمان ناداتە إلا ئەو کەسانە نەبێت کە خۆشی دەوێن. کەواتە تۆ بزانە کامیانت هەیە برای من. إذا جمع الله لك بين الإيمان والمال فنعم المال الصالح للعبد الصالح. پەروەردگار ماڵیشی دایتێ و ئیمانیشی دایتێ دڵت خۆش بێت إن شاء الله پەروەردگار خۆشی دەوێ. بەڵام شکری خۆش بکە لەسەری و امتحانە وریابە. إذا أعطاك الله المال والدنيا ولم يعطك الإيمان فاعلم أن الله لا يحبك. أجر خواي جورا مالي دايته بلام دنياي ندا بلام إيمان وديني ندايته وريابة خواي جورا خوشي ناوي تو هيج قدر ورزق لا يبرد قارنيا بوي أي إيمان دار ما خلته أها فلانك الشيء هي أها فلانك خواي جورا شيء في بخشيوا يباش الدنيا في بخشيوا أي تنازعني الدنيا خواي جورا ديدات كافر يشيش بلام من أعطاه الله الإيمان فليعلم أن الله يحبه. كسي كخواي جورا إيماني بداته بابزاني كخواي جورا خوشي دبي. چونکە ڕۆژی قیامەت ما الذي يوضع في ميزان الحسنات في ميزان الأعمال چشتێک لە ڕۆژی قیامەتدا دەندرێ پارە نەماوە پارەکەت جێی دێڵیت لە دنیا پارە هیچی نابێ لەگەڵ خۆت هیچ کەسێک دینارێک لەگەڵ خۆی نابە نەبۆ قەبری و نەبۆ قیامەتی ئەوەی کە هاتە ڕۆژی قیامەت ئیمانەکەتە کە پەروەردگار ئیمانت بداتێ و لە تەرازووی کردەوەکانتدا ئیمانی تیادا بێ فقط نەجەوت تۆ ڕزگارت بوو قەد ئەفلەح المؤمنون ئینسانی ئیماندار ڕزگاری دەبێ لە دنیادا پەروەردگار دەیپارێزێ و سەرفرازی دەکا کە ئیمانی پێداوە و لە قیامەتیش خۆی پەروەردگار لە جەهەنەم دەیپارێزێ و بەهەشتی بەنسیب دەکات چونکە ئیمانی پێداوە. بەڵام وەرە بە هەموو ماڵی دنیا هی تۆ بێت کە بێت و ئیمانی لەگەڵ نەبێت تەنها دەردەسەریە تەنها عەزابە پەیداکردنەکەی عەزابە و تا لە دەستیشتە هەر عەزابە ئەنواع و ئەشکاڵ خراپەی پێدەکەی وەکە جێشی دێڵی هەر عەزابە و قیامەتیشت هەر عەزابە. بەڵام ئینسان کە ئیمانی هەبوو خواي جور للدنيا سعيد وبختوري دكا وبرودگار لدوا روجيش راضي دكا.